امریکا 3000 سرباز دشینه افغانستان ji bo derxistina hin kesayetiyan ji balyozxaneya Amerîka li Kabulê. Rêveberiya xwarin û dermanan Amerîkî FDA dayîna bihêzkirina vaksînên Pfizer û Moderna erê dike. Piştî şewatên tund derbidereka Sûrî tevlî malbata xwe dibe. Ji dengê Amerîka li Washingtonê paytext Silavorêzên min Salih Demjimêr ji bo we bînerin hêja îro roja înê ye 13 meha tîrmeha 2021 e em Bernameya Kurd Connection ji we re pêşkêş dikin. لای منیشەوە بەڵێن ساڵح هەموو کاتێکتان باش و کورد کۆنەکشنی ئەم ڕۆژمان بە دواترین پەرەسەندنەکانی ناو ئەفغانستان دەست پێ دەکەین. ئەمریکا پلانی هەیە بۆ نردنی 3000 سەرباز بۆ ئەفغانستان بە مەبەستی یارمەتیدانی بەشێک لە کارمەندانی باڵێۆزخانەی ئەمریکا لە کابوڵ. ئەم پلانەی ئەمریکا هاوکاتە لەگەڵ هەروە دێ و تێکچوونی باری ئاسایشی ئەفغانستان بەهۆی هێرشەکانی تالیبانەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ باڵێۆزخانە بەردەوام دەبێت لە کار و ئەرکەکانیدا بەڵام بڕیارەکەی ڕۆژی پێنجشەممە بۆ نردنی هێزی زیاتری سەربازی بۆ ئەفغانستان نیشانەیەکە بۆ پاشەکشەی متمانەکردن بە تواناییەکانی حکوومەتی ئەو وڵاتە بۆ بەرەنگاربوونەوەی پێشڕەویەکانی تالیبان. ڕاگەیاندنی ئەم بڕیارە تەنها چەند کاتژمێرێک پاش دەست بە سەرداگرتنی شارەکانی هیرات و غەزنی بوو لەلایەن تالیبانەوە. پێشڕەویەکانی تالیبان و کەمکردنەوەی ژمارەی کارمەندەکانی باڵێۆزخانەی ئەمریکا ئاماژەیەکە بۆ پەراوێزکەوتنی کابوڵ پایتەختی وڵاتەکە. ئەمڕۆ هەینی هەلیکۆپتەرە لەشکریەکان دەبینران لە نزیک باڵەخانەی باڵێۆزخانەی ئەمریکاوە دەنیشتنەوە. لە لایەکی تریشەوە بەریتانیا دەڵێت نزیکەی 600 سەرباز بۆ ماوەیەکی کورتخایەن لە ئەفغانستان دەبن بۆ پارێزگاریکردن لەو بەریتانیایانەی لەوێن و دەیانگوێزنەوە. کەنەداش هێزی تایبەتی خۆی دەنێرێ بۆ پاراستن و گواستنەوەی کارمەندانی باڵێۆزخانەکەی. Rêveberiya xwarin û dermanan ya Amerîkî FDA dayîna bihêzkirên vaksînên kompaniyên Pfizer û Moderna erê kir. Lê ev erêkirin tenê ji bo kesên ku sîstema berevaniya laşê wan lawaz e. Biryara Amerîka tê piştî hin welatên din wekû İsraîlê û Almanya ku biryar dan danê sêyemê vaksînê bidin di demekê de ku cûreya deltaya vîrosa koronayê belav dibe. Dema behsa xelkê bi giştî dibe, zanyar hîn du beşin li dor pirsa ka ev bihêzkerên vaksînan bi Sûdene ya na. Pfizer û Moderna her du jî piştgiriya bikaranîna bihêzkerên vaksînan dikin di demekê de ku raport behsa hin keysan dikin di nav kesên ku bi temamî hatine vaksînkirin de. Erêkirina FDA balê dide ser kesên ku hin endamên laşên wan hatine çandin yan jî yên ku sîstema wana berevaniyê lawaz e. Di heman demê de hin welat hîn bi kar dikine ji bo wergirtina danê yekemê vaksînê. Rêxistina Saxlemiyê ya cîhanî hefteya borî banga rawestana dayîna bihêzkerên vaksînan herî kêm heta dawiya meha Êlûnê kir. Paneleka rawêjkarên navenda Amerîka ya kontrolkirin û nehêştina nexweşiyan dê îro înê kom bibe ji bo biryarê bide li dor erêkirina FDA. جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆڕۆنا کە پێی دەگوترێت دێڵتا لە زیاتر لە 124 ناوچەی جیهاندا بڵاو بۆتەوە وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکردووە. ئەم جۆرە نوێیەی کۆڤید-19 بۆتە جێی نیگەرانیەکی زۆر و ڕێکخراوی تەندروستی جیهانیش نەیشاردۆتەوە کە دەشێت ژمارەی توشبووان لە ماوەی چەند هەفتەیەکدا لە سەرانسەری جیهاندا بگاتە نزیکەی 200 ملیۆن کەس. دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆڕی تەندروستی لە بەریتانیاوە لە ڕێی سکایپەوە دەبێت لەگەڵماندا بێ بەڵام وەکو دەرهێنەری بەرنامە ئێستا ئاماژەی پێکرد پەیوەندیەکەمان پچڕاوە. کاک ساڵح تۆ ئێستا هەواڵێکی نوێت خوێندەوە لەسەر
ڤایرۆسی کۆڕۆنا ڕێگە چارەییەکان چییە لە بەردەم سیستمە تەندروستیەکان لە وڵاتانی جیهاندا وەکو ئەو شێوازی کە پێشوو کاریان لەسەر دەکرد تووشی جرمە و کێشە دەبن لەگەڵ ئەم جۆرە نوێی ڤایرۆسەکەدا ڕاستی بڵێن ینی بخوا کێشەیەکە نوێیە ینی جیهان تەڤە ڕاستی کێشەیەکە نو دەبێ ینی حتا هین ئەو ئەم ببێژن دانێن یەکەم و دویەمین ڤاکسینên کۆرۆنایە کو لە هەنێک وڵاتین دنیایە هین بە تەمامی نەبوون ئەم دەزانن هەنێک وڵاتان هین وەکمە گۆچی دانێ یەکەمی ڤاکسینی هێشتا هین وەرنەگرتیە دەوێ دەمێدا بەحسا هەن کەیسان دەبێت کو ناو ئەو کەسن کو هەردوو دانژی وەرگرتنە لە ئەمریکا لە وڵاتین ئەوروپا کو ئەوەناژی هەنە کەیس ناوانە دەرکەون کو ئەوژی ئەگەر پێ نەکەون بە توندژی ئەو ڤەدەگوهێزن وێ ڤایرۆسێ ئەم بەحسا جورەیە دەلتا ئەوێ نو دکن دەوێ چارچوێدا بڕاستی زانیار دوو بەش بوونە ئایا بە چه شێوەی سەرەدەریە بوان vê cürê danê sêm dayîna danê sêm ra bikin yanî hinekî bi rastî bûye pirsgirêkeke بەڵام خۆی ئەمە جێی سەرنجێکی ئێزگار زۆرە ئەوانەی کە ڤاکسینەکە هەردوو جارەکە وەریان گرتووە ینی پێشتر دەگوترا بە هەموو شێوەیە پارێزراو دەبێت لە پەتای کۆڕۆنا بەڵام لەگەڵ گۆڕینی فۆرماتی بە بڵین کۆڤید 19دا تەباشا دەکەی نیگەرانیەکانی بەرەو زیاتر بردووە چکە ئەوانەی کە ڤاکسینەکەشیان وەرگرتووە جاریشکە تووشی ئەم پەتایە دەبنەوە نەب ئەوەکی ڕاستە ڕاست ینی ئەگەر کەسێک ساغڵەم بێ و هەردوو ڤاکسینن خۆ وەرگرتە بن چه فایزەر بێ چه مۆدێرنا بێ وەرگرتە بن ئەو تووشی دەلتای نابێ لێ دکارێ ڤەگوهێزە yani eger min herdû derzî wergirte bin herdû dan wergirte bin çi Pfizer be çi Moderna be ez dikarim deltayê veguhêzim bû kesekî din lê ez bi xwe bi tundî pê nakevim eger ez pê bikev jî wê gelek sivik bê wek tayeke sivik bê derbas dibe lê me tirsî divir de cem keye li cem ew kesên ku hinek endamê laşê wan hatine çandin wekû gurçikê wekû yanî kezebe wekû hindek endam di laşê wan de hatine çandin ئەو وەختە مەترسی لەسەر وان هەیە و کەسێن کو سیستەما بەرەوانیە لاشێ وان هەنێکی لاوازە کو نکارە ینی ئەم ببێژن ئەو سیستەما بەرەوانیە نکارێ خۆ بەرەوانی بکێ لەوێ دەرێ هەنێکی مەترسی هەیە ئانها لەوێ دەرێ ینی بەحث دەوێ دەربارەی بەریکا چاوە ئەو بێدە چارەسەرکردن و هەر حال دوو دلیژی ئەم دەزانن کو بەرێژی هەیە لە بەر وەرگرتنا دانێ یەکەم و دویەمژی هەیە و هەر حال وێ بۆ ئەوێ سێەمژی بهتر ببە ئەم پەتایە پرسیارگەلێکی ئێجگار گەورەی لەسەر سیستەمە تەندروستیەکان دروست کرد بە تایبەتی لە وڵاتانی جیهانی سێەمدا کە توانای ئەویان نییە ڕێوشوێنێک دابین بکەن بۆ ئەوەی خەڵک بپارێزن لەم پەتایە بۆ ئەمەی دڵتا بە هەمان شێوەیە ئەو سیستمە تەندروستیانەی جیهان چه ئەزمونێکیان وەرگرت لە ماوەی ئەم ساڵەی ڕابردوودا تا بتوانن خەڵک لە دێڵتا و نازانم ئەگەر جاریش کەش ڤایرۆسەکە شێوەی خۆی بگۆڕێتەوە نها دەڤردە دوو ئاست هەنە ئاستێک ژێ کو زانیار بخوا پشتراست بن ئایا ئەو کارێک کو دکن سەدی سەد کارگەریە وێ سەدی سەدە لێ ئاستێکە دن هەیە ئەوە کو خەلک باوەری پێ ناکە ئەڤ پرسکرێکە کە بڕاست ببوورە کاک ساڵح ئەوە دکتۆر گۆرانمان لەگەڵدایە دکتۆر ببەخشە پەیوەندیەکە بڕێکێشەی تیابوو سوپاس دەکەم بۆ ئامادەبوونێ ئەکرێ پێمان بڵێ چ شتێکەوەها دەکا ئەم ڤایرۆسەی کۆڤید 19 خۆی بگۆڕێ بەڵێ دکتۆر